خەڵکانێک هەن تەواوی ئومەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام بە موشریک لە قەڵەمەدەن ئەوەی لەسەر ئەم زەویە بێ بە عولەما و بە عامەوە بە خەڵکی زانا و بە خەڵکی سادە و ساکارەوە هەر هەمووی بە موشریک ئەزانێ یعنی کەسێک نییە لەسەر ئەم زەویەدا موحید بێ لەسەر سنت بێ و مسلمان بێ و هات بێتە نێو دائیرە و نێو بازنەی ئیسلامەوە ئەوەی بەدڵی ئەو نەبێ واردی ئیسلام نەبووە و خەڵکێکیش هەیە بە شێوازێکی ئەم تۆ یعنی شلە دەڵێ بە هیچ شێوازێ شریک نیە لە نێو ئومەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم نە پێویستە کە باسی شریک بکرێ نە ئیجاب بکرێ باسی تەوحید بکرێت چونکە خەڵک هەمووی موحیدە بەڵێ ئومەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەوەی بە تەواوی ئومەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم هەمووی موحیدە هەمووی یەخوا پەرستە و دوورە لە شرکەوە و پێغەمبەر عليه الصلاة والسلام نەترساوە لێوە بەڵام هێندێ ئەم فەرموودە زۆر بەڕەها ئەیهێنن کەوایە هەر کەسێ بەس بڵێ من مسلمانم ئیتر شرک و کوفریشیە بێ نەخێر نابێ پێی بگوترێتەوە شرکت بڕیارداوە ئەتۆ کوفرت کردووە حەدیثەکەش پێشەوەیان بوخاری مسلم و ئیمام ئەحمەد بۆمان ئەهێنن لە عوقبەی کوڕی عامیڕەوە ئەفەرمێ عەزیزمان فەرمی صلی الله عليه وسلم وإني والله ما أخاف عليكم أن تشركوا بعدي إمام ابن حجر لفتح الباري على شرح أم حديثية أفرمي أي على مجموعكم لأن ذلك قد وقع في البعض أعاذنا الله تعالى فرمي كبيغمبري خواه صلى الله عليه وسلم لم حديثية أفرمي من ناترسم لأويك أمتكم دوشاري شرك بلا دواي منا أفرمي ما بس كوي أمتا واتا كوي أمتكم مشرك نابي عليكم لسر ايوه هموتان جارێکی تر هەمووی مشرک بێتەوە مرتد بێتەوە لە ئیسلام هەڵگەڕێتەوە ئەفەرمی لأن ذلك چونکە ئێمە سەیرەکەین قد وقع في البعض هێندێک کەس دانە دانە فرد فەردە تاک تاکە خەڵکێک لە ئومەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام شتێکی واقعی و ڕوون و ڕەوان و بەرچاو و دیارە کە ئەکەوێتە نێو شرکەوە کە هاوڵ بڕیارەدە پەروەردیگار پەنامادە هێ بۆ خۆشمان بینیومانە ئیوا هەبووە لە زەمەنی ڕەسوڵ اللهدا صلی الله عليه وسلم هەڵگەڕاوەتەوە ودوای ئەویش چەندین کەسی وایە هەڵەگەڕێتەوە چەندین کەسی وایە سەیرەکەی بۆی خامەیەک بۆ ئەوی وەریگرێ خۆی ئەکا بە چۆن دەڵێی بەچی بە نەسارا بە یەهودی خۆی ئەکا بە مولحید هەڵەگەڕێتەوە دەکەواتە وەکو دانەدانا خەڵکە هەیە لە نێو بازنەی ئیسلامە کە خۆی هەڵواسیوە بە موسڵمانەتێ موسڵمانێتەوە نییە ئەکەوێتە نێی بەڵام تەواوی ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام شتیوانیە تۆ کەس نەبێ لەسەر ئەو زەویە هەر هەمووی مشریک بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی هات دەکەواتە ئەو پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وای لێدە هیچ بەروبوومێکی نەبووە بەڕاستی